دەستگای ستاندەر نووسراوێک گاراستەی محەممەد شیع سوودانی دەکات لەبارەی ناردنی موسەی ڕاستەوخۆ چەند پرسێکی ئاراستە دەکات. وادەی دابەشکردنی موچەی مانگی دووی فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکرێت. پارتی چووە ژێرباری بڕیارەکانی دادگای فیدراڵی و کۆتایی بە عینادیەکەی هێنا. سڵاوتان لێبێ، ستاندەر نووسان پێشکەش دەکەین. لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ ڕاستەوخۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەسەر بنەمای سکاڵایەکی دەستگای ستاندەر لە نوێترین هەوڵیشدا بە سەرپەرشتی دەستگای ستاندەر هەر چوار مامۆستاکە کە سکاڵەکەیان تۆمار کردبوو نووسراوێکیان ئاراستەی محەممەد شیع سوودانی کردەیدا داوای ڕوونکردنەوەیان لێ کردووە لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی و هەنگاوەکانی حکوومەتی عێراق و داوای پەلەکردنیشیان کردووە. لەم بارەیەوە دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژینەوەی دەستگای ستاندەر نووسیبیەتی چواری سەی 2024 بە نووسراوی فەرمی داوامان لە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقی فیدراڵمان کرد کە بڕیارەکەی دادگای فیدراڵی وە خۆی جێبەجێ بکات. دکتۆر ڕەعەد وتیشی لەبەر نزیک بوونەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنی ڕەمەزان خێرا بکرێت لە ناردنی موچەی خانەنشین و فەرمانبەرانی مەدەنی و سەربازی مانگی شوبات و هەروەها تەواوکردنی ڕێکارەکانی پرۆسەی تەوتین و ناردنی ڕاستەوخۆی موچەی گشتی فەرمانبەران لەماوەی یەک مانگدا. بە گوێرەی سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بۆ پێگەی شار پرێزاشکرای کردووەکەوە تەواوی لیستی موچەی فەرمانبەران بەو شێوەی وەزارەتی دارایی عێراق داوای کردبوو ئامادە کراوە و ئەمڕۆ ڕەوانەی بەغدا دەکرێت. سەرچاوەکەی وەزارەتی دارایی باسی لەوەش کردووە وەزارەتی پێشمەرگە و دەستگا ئەمنیەکان جیاواز لە وەزارەتە شارستانیەکان لیستی موچەیان ئامادە کراوە، تەنها میلاک و بڕی موچەکەیان لە لیستەکە ئاماژە پێکراوە. سەبارەت بە وادەی گەیشتنی پارەی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بەغداوە سەرچاوەکە دەڵێت ئەمڕۆ لیستی موچە ڕەوانەی بەغدا دەکرێت و چاڕوان دەکرێت سبەیان ڕۆژی هەینی پارەکەی بەغدا بخرێتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم و بە دیاریکراویش لە ڕۆژی یەکشەمەی داهاتوو دابەشکردنی موچە بە وەزارەتی تەندروستی دەست پێ دەکات. دوای دەرکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی لە پەیوەندیدار بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لابردنی کۆتاکان و فرەبازنەی و دابەشکردنی موچە بە ڕاستەوخۆ بەرپرسانی پارتی ڕایانگەیان کەوا سەرۆکی حیزبەکە و بەرپرسانی باڵای حیزبەکە بڕیارەکانی دادگای فیدراڵی قبوڵ ناکەن و ڕێ و شوێنی تر دەگرنە بەر بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن پارتی بڕیارەکەی قبوڵ کردووە. لەم بارەوە عەبدولسەلام بەرواری پەرلەمانتاری پێشووی حیزبەکە ڕایگەیاند کەس ناتوانێت بڕیارەکانی دادگای فیدراڵی ڕەت بکاتەوە. هەر ئەمڕۆژ مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەی لەگەڵ ڤیکتۆریا تایلەر جێگری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا پاڵپشتی خۆی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن دووپات کردەوە و هەروەها نیگەرانی خۆشی لەبارەی بڕیاری دادگای فیدراڵی لە هەمبەر نەهێشتنی کۆتایی پێکاتەکان و خستەڕ و ئەو بڕیارەی بە هەوڵدان بۆ بنکۆڵکردنی مافی پێکاتەکان و زیانگەیاندن بە پرۆسەی دیموکراسی لە قەڵەمدا. ستاندەر میزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.